خۆی ڕاستەکەی زۆر جار خێزانەکان بەیەکەوە دێن، ینی ژن و پیاوەکان بەیەکەوە دێن دائەنیشتنیا لەگەڵ برایەکیا دێ یا لەگەڵ دایکیا دێ. من بۆەوەی ئەگەڕێنمەوە خەڵکێک بۆ خۆی ئەگەر ناخی خیانەتی تیابێت لە ناخا پاک نەبێت، ئەگە پیاوەکەشی بۆشی باش بێت، پیاوەکەشی جوان بێ یا ژنەکەی جوان بێ یا بۆشی باش بێت هەر خیانەتەکەات. ئەمە یعنی بەگشتی. بەڵام هەندێک هۆکار و ئەسباب هەیە ئێمە نابێت فەرامۆشیان بکەین. یەک لەو هۆکارانە ئیهمالکردن. کاتێک ژنێک لەلایەن پیاوەکەیەوە ئیهمال ئەکرێت، پیاوێک لەلایەن ژنەکەیەوە ئیهمال ئەکرێت، ڕووی نادرێتی، حەق و مافی ئەم کەسە نادرێتێ، بە شێوازێکی جوان ئیداری ئەو ماڵە نادات. ئەمە هۆکارێکە لە هۆکارەکان. هۆکارێکی تر خراپ بەکارهێن هێنانی سۆشیال میدیایە. لە ئێستاە بە تایبەت کچ و ئافرەتە بێ زۆر وەعی بێت، زۆر هۆشیار بێت. یعنی زۆربەی هەرە زۆری ئافرەتەکان ماڵەکان ئەم ئەپانە بەکارەهێنن. ئەم ئەپانە بۆ خۆیان تۆڕن، یعنی ئەم تۆڕە ڕاوچی ئەینێتەوە، وێ ئەگەوریانە بی ئەکەویتە ناو تۆڕەکەوە پێوە ئەبیت بزانە کەسێک ئەدت بۆ ئەنێریت ئەم کەسە کە مەجهولە لە لای خۆتی یەکسەر بلۆکیکە، پاشان ڕێگەمە دەبەهی شێوازێک دەرگای ماسنجەرەکانت وەڵا بێ بۆ هەموو کەسێک، واتان نامەی گشتی دابخە ئیلا ئەو کەسانی کەوە نزیکن، فرێندی خۆتن، خزمت، کەس وەکو پیاوە، وەکو برایە، وەکو ئامۆز، یعنی وەکو خوشکە، وەکو محاریمەکانی خۆتە دەرگا بابەز بەو کەسانە وەڵا بێن نامەت بۆ بنێرن. کاتێک ئافرەتێ تووشی غەڵەت ئەبێت باشە ئەم تۆڕە وەکوتم نێچی، یعنی ڕاوچیەک ئەینێتەوە. کاتێک ئەم ڕاوچیە تۆڕەکەت بۆ هەڵەدا ئەبێ وریابی نامەیەکی بۆ تۆ ناردووە، نابێت تۆ جوابی ئەم نامەیە بیتەوە. ئەسڵەن ئەبێ خۆت فێری ئەوە بکەیت خەڵکی بێگانە و خەڵکی نەناسرا و نامە بۆ تۆ نەنێرێت زۆر بەداخەوە. یعنی ئەم سناپەت هەیە باشە تۆ چۆن ئەبێت، یعنی ئەم هەموو ستۆریە بڵاو ئەەکەیتەوە ئەڵی بۆ فلان برادەر مێنێرم، باشە فلان برادرت برای هەیە، فلان برادرت ئامۆزای هەیە، ڕەنگە کۆپیپەستی کات و لە لای خۆی بینێرێ بۆ برادەرەکانی و ئەو ڕسمەی تۆ ئەو ڤیدۆی تۆ دوو ڕۆژتر بە شێوازێکی خراپ بەکاری بێنە. یعنی ئێستا حالێن لە تۆڕی کۆمەڵایەتی تیکتۆک ڕسمی ئافرەت دائەنێن و ژمارەی لێ ئەدەن لە کاتێک ئەم ئافرەتە ئاگای لە هیچ نییە. ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە. باشە ئاگای لە هیچ نییە، ژمارەیەکیان لێداوە ئەڵێ ئەتوانی پەیوەندیم پێوەکەی بۆ کاری ناشەرعی، یعنی من لەش فرۆشم. لە کاتێکە ئەم ئافرەتە ئافرەتێکی زۆر پاکداوێنە، بەڵام ڕسمەکەی لە ستۆریا بڵاو کردوتەوە یان چۆن بڵێ سکۆرێکە ناردۆتی بۆ ڕەفیقی، ئەم ڕەفیقەی چووە خیانەتی لێ کردووە ناردۆتی بۆ کوڕێ کە مەبەستێتی ئەم کچە بشکێنەوە، ئەم بنەماڵێ بشکێنەوە. کەواتە لە ئێستایە ڕاوچیەکان هێندە مەترسیدارن ئەو تۆڕانی کە هەڵێدەن ئەبێ تۆ خۆل لە تۆڕەکان بپارێزی، ئەبێ زۆر وریابی. یعنی ناکرێت تۆ فۆڵۆی هەموو کەسێک بکەیت، ناکرێت نامی هەموو کەسێک جواب دیتەوە، ناکرێت سەیری هەموو ڤیدۆیەک بکەیت.